پەیکەری کوڕووکچێک لە شاری سلێمانی کە لەسەر نوکی چەقۆیەک ماچی یەکتر ئەکەن بۆتەیەکێک لە گەرمترین باسەکانی ڕۆژ لە نێو هاوڵاتیان و دەنگدانەوەیکی گەورەی بەدوای خۆی داهێناوە بە تایبەتیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەشێک لە هاوڵاتیان ڕخنە لە پەیکەری خۆشەویستی و کللتوری هونەرمەند زیرەک میرە ئەگرن، هەندێکیان پێیان وایە پەیکەری ماچکردنی کچ و کوڕێک لەگەڵ بەهای ئاینی و دابوونەریتی کۆمەلگادا ناگونجێت. هەندێکیشان بەکارێکی هەڵەی ئەزانن ڕوویەکی ناشرینی کۆمەلگای کوردی بە ئاشکرا پیشانی خەڵک بدرێت. لە بەرامبەردا هونەرمەند زیرەک میرە دەڵێت کە پەیامی ئەو لە پەیکەرەکە ئەوەیە خۆشەویستی لە سەروی چەقۆ بێت نەک لە سایی چەقۆوە. فیگەرەکە کە چەقۆیەکە بە مانای لەتبوون یاخود کردبوون بۆ ماناییەت بەڕاستی ئەوش ئەوەیە کە لەتبوون یاخود چەقۆ هەمیشە دەوری لەتبوون نەبینێت، بەڵام خۆشەویستی بە پێچەوانەوە هەمیشە دەوری لکاندن و یەکگرتن و خۆشەویستی یەکتر لە ئامێزگرتن نەگرێت و پەیامی کارەهونەرێکە دقیقەن ئەمەیە ئەڵێم با خۆشەویستی لە سەروی چەقۆ بێت نەک لە سایی چەقۆ بێت. هونەرمەند پێی وایە کە دروستبوونی ڕای جیاواز و دژ لەسەر پەیکەرەکە خزمەت بە هونەر ئەکات و دەری ئەخات پەیکەرەکەی ئەو کارێکی زیندووە. ئەتوانم بڵێم میزگەی دەڕۆژە بێت هەمووی باس لە هونەرەکە چۆن سوسیال میدیاکی تۆ چۆن سەرجادە کۆڵان هەموو باس لە هونەرەکەن بەڕاستێکی ڕاستە. بەبینینی من دژەکانش خزمەت بە پرۆژەکە گەێنن چکە لە کۆتاییە پرۆژەکە دانپیانانە بۆی کە پرۆژەیەکی زیندووە. ئێستا ئاچین حەزەکەی لە جادی سالم لە سەرەتایەوە تا بنەتای دا بۆ 15 پێکەری پۆرتریتی لێە و بۆ کەسیش گرنگ نییە هەر ڕۆی بەلایە دەموچایەکە بۆت گرنگ نییە ئەمەشیە. زیرەک میرەمەی زۆر گرنگەکە کارێکەکە پەیکەرێک دروستەکە دایانەیە ئەم جەدەلە دروستەکە باش بێ خراپ لێگەڕە پەیکەرەکە، بەڵام ئەم جەدەلە زۆر گرنگە لە کاری هونەرات دروست ببێ. زیرەک میرە و بەشێک لە هاوڵاتیانیش پێیان وایە پەیکەری خۆشەویستی و کللتور دەستخستنە سەر برینیەکە لە نێو کۆمەلگادا ئوگزارێت و ژنانیش بەردەوام قوربانی ئەو برینەن. من نایم بڵێم ئێمە قژقاڵ و لێو ئاڵین بەڕاستێکی کۆمەلگایەکی عیار 24 لەسەر ئاسی ئەم گۆی زەمینە پێچەوانەکەی ڕاستە بەڕاستێکی بەداخەوەی کە ئێڵێم هەم من خەڵقۆڵاوی نام کۆمەلگایم، بەڵام کاری منە بێم دەستخەمە سەر برینەکان تاکەی ئێمە بەردەوام بین لەسەر ئەم هەموو ڕق و ژن کوشتن و یەکتری کوشتن. دەستی خستۆتە سەر برینێک کە بەشێکی زۆری کەسەکان قسەی لەسەر ناکەن و هەڵبژێرن کە خۆیانی لێ دوور بخەنەوە. ئەمە واقعەکە و ئەگوزارێ لە کاتێکە کە ئەم واقعیەمان بەدڵنیە بۆچی واقعەکە نەگۆڕین و دواتر قسە لەسەر پەیکەرەکە بکەین. ئەمە نازانم چینێ قبولێکات لەسەر خۆشویستی بکوژێ بەڵام لەسەر ڕقستایش بکرێت. لە کاتێکە من یەم کارێکی هونەریەکەم ئێمە هەر هەمومان ئالوودەی معتاد بووینە بەڕق معتاد بووینە بە بغز و قینە. من یەم ئەڵێم ستۆپ با لێرە بەدواو یەکتریمان خۆش بوێت بە خۆشویستی لە سەروی چەقۆ بێت نەک لە سای چەقۆ بێت. هونەرمەند زیرەک میرە بەهۆی دروستکردنی پەیکەرەکەەوە تاکوی ئێستا چەندین هەڕەشەی کوشتنی بۆ هاتووە. ئەم شۆڕشەی دەسم ماوەتێ یەکێکم لە قوربانەکانی بەڕاستێکی قوربانیم تا سەر ئێستک بە 1000 زمان و بە 1000 شێواز هەڕەشەی کوشتنم لێکرێت. لەبەرەوەی من نایم بڵێم ژن کوشتن کاریکی ڕەوایە بە هەمومان بەردەوام بین لەسەریە لەبەرەوەی دابوونەریت نابێت دەستکاری بکرێت چکە باو باپیرمان وهاتووە. منەڵێم باو باپیرشمان هەڵەو بووە لە کاتێکە ئێمە نابێت کچەکانمان بکوشین. دوای تێپەڕبوونی زیاد لە هەفتەیەک بەسەر پەردەلادان لەسەر پەیکەری خۆشەویستی و کللتور لە شاری سلێمانی هێشتا باسێکی گەرمی نێو هاوڵاتیانە و بۆ چوونە جیاوازەکان لەسەر پەیکەرەکە ڕۆژانە ئەخرێنە ڕوو. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.